مۆسکۆ پەردە لەسەر نهێنیە گەورەکە لا دەبات. واشنتن چۆن دانوستانەکان بۆ هێرشێکی زەمینی لە ناکاو بۆ سەر ئێران بەکاردەهێنێت. ئەنجومەنی یاسایشی رووسیا هۆشداریەکی توندی ئاراستەی کۆمەڵگەی نێودەوڵەتی دەکات و ڕایگەیان ئەمریکا و ئیسرائیل سەرقاڵی ئامادەکاری کۆتایین بۆ دەستپێکردنی ئۆپراسیۆنێکی سەربازی زەمینی بەرفراوان بۆ سەر کۆماری ئیسلامی ئێران. بەپێی راپۆرتەکەی مۆسکۆ هەموو ئەو دانوستانە سیاسیانەی لە ئێستادا بەڕێوە دەچن تەنها وەک تاکتیکێکی سیاسی بەکاردەهێنرێن بۆ سەرقاڵکردنی تاران و کڕینی کات تا تەواوبوونی جێگیرکردنی هێزەکانی ئەمریکا لە ناوچەکەدا. ئەنجومەنی ئاسایشی رووسیا ئاماژە بەوە دەکات کە پنتاگۆن بە شێوەیەکی بێدەنگ قەبارەی هێزەکانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ زیاتر لە 50,000 سەرباز بەرز کردوتەوە. ئەم هێزانە تەنها یەکەی یاسایی نین، بەڵکو فەرماندەیەکن لە هێزە تایبەتەکانی وەک فەوجی 75 ئۆپراسیۆنە تایبەتەکان، هێزی دەلتا، فیرقەی 82 پەڕشودوان لەخۆ دەگرن کە پسپۆڕن لە هێرشی خێرا و ئۆپراسیۆنی پشت هێڵەکانی دوژمن. راپۆرتەکە جەخت دەکاتەوە کە پرۆسەی گواستنەوەی هێزی زەمینی زیاتر بۆ ناوچەکە بەردەوامە و هێشتا کۆتایی نهاتووە. لە ڕووی توانای ئاسمانی و دەریاییەکانەوە دۆخەکە گەیشتۆتە ئاستی ئامادەباشی تەواو. لە ئێستادا نزیکەی 500 یەکەی ئاسمانی و 250 فڕۆکەی جەنگی تاکتیکی لە بنکە جیاوازەکانی ناوچەکەدا جێگیر کراون. هاوکات جوڵەی کەشتیە جەنگیەکان لە دەریای عەرەبی نیشانەی ئەوەن کە واشنتن پلان بۆ گەمارۆیەکی توندی دەریایی و ئاسمانی هاوکات لەگەڵ هێرشی زەمینی دادەنێت. لەلایەکی دیکەوە دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا پێداگیری لە سەرمانەوەی ئەم هێزانە دەکات لە پێگەکانیان لە نزیک سنوورەکانی ئێران تا ئەو کاتەی تاران بە تەواوەتی مەرجەکانی واشنتن لە دانوستانەکاندا جێبەجێ دەکات. رووسیا پێی وایە کە چالاکیە هەواڵگریەکان و هەماهەنگی لەگەڵ هاوپەیمانە ناوچەییەکان گەیشتووەتە قۆناغی سفر. ئەمەش ئاماژەیە بۆ ئەوەی ناوچەکە لە لێواری تەقینەوەیەکی سەربازی گەورەدایە کە ڕەنگە نەخشەی سیاسی ناوچەکە بە تەواوی بگۆڕێت.